ڕاستە ئەو هەر ئاوە بەڵام ئەم ئاوی ئێمە ئاوێکی تامدارە ئێمە ئازانین ئاو هەر ئاو بۆچی ئاوەکەی ئێوە جیاواز سڵاوتان لێبێ بەخێر بێن سەر و سەر چاوم وەکو ڕاستە ئەو هەر ئاوە بەڵام ئەم ئاوی ئێمە ئاوێکی تامدارە تاکە شەریکەی لە هەموو عێراقە کە ئاوێکی تامدارمان هەیە بە تامی لیمۆنانە وەکو سوود و ئیسفادەیەکی زۆر باشی هەیە ئەم شتە بۆ کورد تازەیە بەڵام سپاس بۆخوا لە شوێنەکانی کە لە هەموو ئەوروپا و لە هەموو شوێنەکانی کە بەردەوام ئەم شتە هەیە و بەڵام ئێمە هێناومانەتە ناو کورد و کوردستانەوانێ کە ئەی خۆنەوە چی ئەڵێ زۆربەی کاردانەوەیەکی زۆر یەکەم جار وازانن ئایەکی سادەیە کە هەست ئەزانن کە تامیەکەن ئەنجا زۆر هەستێکی جیاوازیان لا دروستە بێت چکە وەکو سوود و ئیسفادەیەکی زۆر باشی هەیە جەستە پاکە کاتەوە مێشک بەقەوە کات بەوەی ئەم ڤیتامین سی کە تایەتی کۆمەڵە سوودی زۆریە زیاد لە 15 ئیسفادەی هەیە تێکەڵکردنی ئاو لیمۆ زۆر کەس لە ماڵەوە ئاو لیمۆ تێکەڵەکەن خۆیان نەیخۆن بە فرێشی بەڵام ئێمە هاتوین ئەم شتەمان بۆ ئاسان کردووە هەر هەمان شتە بەڵام ئیسفادەکەی چۆن تێکەڵکردنی ئاو لیمۆ 15 ئیسفادەیە ئەم لە سایە هەفتەیە ئەو ئیسفادەیە و پێگەێنێ بە یەک دەباو